خۆی لە ڕاستی هەناردەکردنەوەی نەوت لە ڕێگەی سۆمەوە ئەگەر عەقەلی بۆ دروست نەکرێ هەنگاوێکی استراتیجی گرنگە بۆ کۆتایهێنان بۆ ئەو ناو کۆچەکان وەزائیدەن بۆ کۆتایهێنان بە دواکەوتنی موچە ئەگەر چی کۆمەڵێک پرسی تر هەیە کە ئەگەر هەر مەبەستێکە بێ بۆ دروستکردنی عەقەلە بۆ موچە بۆ هەر شتێک بەڕاستی پرسی تر هەیە وەکو مۆزوعی ئەوەی کە هێشتا یەکلا نەبوونەتەوە لەسەری مۆزوعی داهاتی نانەوتیە بەتایبەت داهاتە فدراڵەکان و ئەوانی تریش ئەمە لە قازانجی هەموو لایەنەکان لە قازانجی هاوڵاتانە بەتایبەت ئەگەر بێت و لەناو ئەم پاکێجەیە پرسی موچە جا بکرێتەوە بە جۆرێک کە عەرقەلەی هەناردەینەوە عەقەلەی داهاتی ناوخۆ کێشە بۆ موچە دروست نەکات چونکە بەڕاستی گرفتی موچە تەنها گرفتێک نییە ڕەبت بێ بە پارە و بە گیرفانی هاوڵاتانەوە تأثیری هەیە لەسەر دۆخی دەرونی هاوڵاتان تأثیری هەیە لەسەر ئیستیقرارەتی هەرێمی کوردستان تأثیری هەیە لەسەر تەنانەت سەروەتی نیشتیمانی و ئیستیقرارەتی نیشتیمانی لە هەرێمی کوردستان بەلامانەوە گرنگە و دەستخۆشیەکەین بۆم ڕێکەوتنەوە حتمەن ئەمریکا هەنێ لە وڵاتان لەسەر خەت بوون ئەمریکا نێوەنگیری نێوان هەولێر و بەغدا بۆ یاخود دەگەڕێتەوە بۆ نەبوونی متمانە لە ناو هەولێر و بەغدادا ناخۆی پەیوەندی بەوە نییە خۆی هەر لە ڕاستیا داهاتی نەوتی عێراقیش بەگشتی لە دوای 2023ەوە لە بانکی فیدراڵی ئەمریکا هەڵئەگیرێت ئەمە کارتێکی بەهێزە بەدەست ئەمریکا و بە هەردووکی عێراق ڕازی بووە ئەمە جۆرێک لە جۆرەکان ئەتوانین بڵین کەمێک لە گرنتیە بۆ نەوتی هەرێمی کوردستان و عێراق بەڵام لەوە گرنگتر ئەوەیە کە عەرقەلەی تر دروست نەکرێت کە من تەمەنا ئەکەم ئەوەی کە زۆر بەلای ئێمەوە خەمە مۆزوعی ڕێکەوتنە لەسەر داهاتی ناوخۆ کە تەمەناکەین ئەوەیش ڕێکەوتنێکی وای لەسەر بکرێ کە لە قازانجی موچەخۆرانە بێت لە قازانجی بەرەو پێشبردننی ئەم ڕێکەوتنە بێت بە شێوازێک بێت کە تۆکمەتکر و فراوانتر بکرێت.